و شرۆڤی وردی ژەکەین کاک معتەسەم نەجمەدین چاودێری سیاسی لە ستۆریۆ لەگەڵمە کاک معتەسەم بەخێربێ ئەمانە شرۆڤێکی ورد بکەین بۆ ئەم جەنگەی کە هەیە ئەمە جارە سەرەتا خوێنەوەی جەنابەت ببینین جەنگەکە بەردەوامەوە هێرشەکانیش تون دەبێتەوە لە نێوان هەردوولا بەڵامانی بەرپرسانی باڵای ئێران و ئەمریکا ژنای شارنەوە کە هەر نێوەنگیریەکە بێ ئەگەر جددی بێت و ئەگەر ئاشتێکەش جددی و بەردەوام بێ ئەوان بە هەندی وەرەگرن خوێنەوە بۆم دۆخە کاک معتەسەم من پێم وایە ئەم شەڕە لە بین زلترین هێزی دنیا وڵاتی دنیا لەگەڵ توان بڵم زلترین هێزی هەرێمایەتیە یان بەهێزترین دەوڵەتی هەرێمایەتی ئێران دەوڵەتێکی زۆر بەهێزە لەبەرەوە شەڕەکە زۆر توندە زۆر گەورەیە ئێستا نزیکی دە دەوڵەت تێوە گلاوە لەو شەڕە لێرە بەڵام کە باس لە ئاشتیە کرێ لێرەیە ئاشتی هەریەکە و چۆن ئاشتێکێوێ ئێران چی ئاشتێکێوێ ئەمریکا چی ئاشتێکێوێ من پێم وایە ئەمریکا ئاشتی هینێوێ تەسلیم بوونێوێ ئێران چونکە ئێران بە گرێ بە بربەستدانا لە بەردەم ئەو پرۆژە استراتیجی کە هەیەی ئەمریکەکان لە ماوەی پێشوە پرۆژەی خۆیان ڕاگەاند بۆ دنیا بە تایبەتی لە 2025 لە کۆتای لە مانگی دوانزەیە بە پرۆژەیەکی استراتیسی لاپەڕە باسی ئەوەکەن کە ئەوان چیانەوێت لە دنیا بە تایبەتی دنیابینیان بۆ خۆرهڵاتی ناوەڕاست چۆنە چی خۆرهڵاتی ناوەڕاستێکیانەیە یانوێ سیستمی فەرمانڕەوایی لە وڵاتەیە چۆن بێ ئەمە ئەوەیە ینی لە پرۆژەکە ئەوە خوێنرێتەوە کە لە بەردەم ئێرانە دوو ئەگەرەیە یان شەڕیان تەسلیم بوون تەسلیمبوونەکەش بەمانای ئەوەی کەیتر هەموو بە سەربازی و ینی ئەوانی کە لە ماوەی 47 ساڵە ئەو وڵاتە بنیاد نراوە لەسەر دەستی بێگومانی ڕێبەرانی ئەو وڵاتە بە کۆتا بێ کۆمەڵی شروعی زۆر ینی ئەو هەتا مەرجەکانی نەشاردەوە ئەمریکا لەواناڵێ تەسلیمکردنی هەموو مەلەفینەوەی تەسلیمکردنی یۆرانیۆم تەسلیمکردنی یان تێکشکانی منزومەی سەوارغی بالیستی بەرگری ینی من پێم وایە ئەوەی کە ئەمریکا داوای لێکە ڕەنگە بە ئاشتی ئێران بڕوخێنێ کەنانە دەوتاڵێت ترامپی ژانی خۆیڵە بێ ئێمە بەشداربین لە هەڵبژاردیڵاتاگە ئەو ئەڵێ ڕابەرەکەشە بێ من داینەمیانی ئەبێ سەر بە ئەمریکا بێ ینی ئەمە تەسلیمبینێک بوونێکی تەواوە ینی ئەم تەسلیمبوونە ئێران لێسای قوڵیەکە کاک مۆفەسەڵ خۆی ئەوەی کە ئێستای بینین بە بەردەوامی ئێران لە شەڕەکانەکەی نەبێ ئەمە بەواتایە نییە ڕازی نییە بۆ تەسلیم بوونە ڕەنگە ئەوان ئێستاکە بیانەوە ئەگەر جۆرێک لە نێوەندگیری دروست بێ لەم نێوەندە ئێران بمێنێتەوە بەڵام ڕەنگە نیوەی ئەو مەرجانە ینی بۆ نمونە ئێرانەکان ئێرانەکان ئامادەن پێم وابێ واز لە بەرنامەینەوەی خۆیان بێنن ڕەنگە ئامادە بن واز لە زۆر شت بێن ڕەنگە ئامادە بن واز لەو مەرجش بێنن کە ئیتر دامی ئەو هێزە چەکدارانی خۆیان میلیشیاتن کە لە وڵاتانە یانە ئەوەش نەکەن بەڵام ڕەنگە ئامادە نەبن واز لەوە بێنن ئیتر تەواو ببنە وڵاتێکی بووکەڵە بەدەست ئەمریکاوە لەبەرەوەی پرۆژەی استراتیجی ئەمریکی من پێم وایە لەوەی خوێنرێتەوە لەوەش لەو تاریک کە ترامپ لە دافۆسدای لەو تاریک کە سەرۆکی کەنەدا ماکارنی لە ئینەی وازەحە کە ئەوان ئیتر هیچ وڵاتێکی هاوشێوەی ئێرانیان ناوێ ینی قبول نیە قبول نییە لە خۆرهڵاتی ناوەڕاستە ئەو لە پرۆژەکەی مەسەڵەن قسەی هەیە بۆ نیمچە دوورگەی نیمچە جیهانی ڕۆژ ئاواڵەوە بەشی منە هیچ کەسە بۆی نێتە تەدەخڵکە لە ئەفریقیا بەرنمەیەکیە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ئەو ئەڵێ من شەریکمەیە ئەمەش بەرنمەکەی منە بێ بەم شێوەیە جێبەجێ بکرێت خۆرهڵاتی ناوەڕاست شەریکی قبول نییە لە خۆرهڵاتی ناوەڕاست لە زلهێزەکان بێن لێرەوە بەشداری بکەن ئێران نەکرێتە خاڵی تەسادمی نێوان من ناوچەی نفوز هەژمونی ئەمریکا و سین و رووسیا ئێرانەکان خۆیان لە تا ئەستێک لەبەری رووسیا سین ساخ کردوێتەوە لێرەیە ئەمە ئەساسی شەڕەکەی ئایا ئەمریکا ڕازیە بێت بەم نەتیجەیە قبول بکە ئێران بەم وەزع بمێنێتەوە بە کۆمەڵیان ئەمریکا دەیەوێت ئێران نابڕێت لەو پێگەی هەیەی لەو منزومەیە هەیەی لەو مۆدێلە حکومڕانی کایکە ڕەنگار ئێرانیش نەبێت دواتر وڵاتی تریش بۆیە من پێم وایە شەڕ بەو هینە کۆتایی نایە بەو نەفەسەی کە ئێمە بڵێن جارێکی تر ئەو دۆخە دروستە بێتەوە کە لە پێشڕانیوەکو شەڕی 12 ڕۆژەی پێشوو نابێت کە کۆتا هات و جاریشکە ئێران هەڕەشەیە کردەوە و ملی نەدا بۆی کە دانوسام کە بۆ کۆتایێنان بە بەرنامە تۆمێکی و هەروەها هەژمونی خۆشی هەر بەرقەرار کرد لە ناوچەکەدا لەسەر ئەو هەژمونەی ینی بە تایبەتی کە ئێران هەیبوو لە ڕابردوو و ئێستاش کاتێک کە لە جەنگایە و بە دیاریکراویش کاتێک کاچێتە بەرەی رووسیا و چین ئەنی چینەوە تا بۆ نمونەوە 7 ڕۆژە جەنگەکە دەستی پێکردووە و ئێران تا ڕادێکیش کە گەروی هورمز کە شادەماری ئەتوانین بڵین ئابووری و
وزەی وڵاتانی کەندا و وەروە تا ڕادێکیش دابینکەری وزەی گیانە یەک لەسەر پێنجی وزەی گیان لێەوە دەرەچێەوە چینیش مستەفیدی سەرەکی و کڕیاری ئەم وزەیە این چین تا ئێستا هەڵوێستیشی ئەوها جدی نەبووە بۆ ئەم نێوەنگیرێ یاخود چۆنەڵی لەبەری ئێراندا خۆی بینێتەوە چین چۆن خۆی یەکلاگاتەوە چۆنەڵێ ئامۆژگاری ئێرانەکە بۆ کۆتاییێنان بەم جەنگە بەپێی تەبیعەتی و شەڕی کێمای بینین ینی پێ دەچێت لە ماوەی پێشوە ڕووسەکان و چینەکان هاوکاری ئێرانیان کردبێ زۆر بۆ نمونە ینی هێزی موشکی ئێستای ئێران زۆر بەێسترە لە هی 12 ڕۆژەکە ینی دەبینی ئێستا زۆری لە جێگای خۆی داتوانێت بگاتە ئامانجەکان بپێکێ دواتر ئێران ینی توانای بەرگریکردنی هێشتا کە بەهێزە ئێستا کە ببینی ینی لە نزیکەی دەوڵاتە دەبێت تقریبان دەوڵات لە ناو شەڕەیە کەواتە ئەوان لە ماوەی نێوان هەردوو شەڕەکە هاوکاری ئێرانیان کردووە ڕەنگە لەمە زیاتر نەتوانێت چونکە ئێستا هاتنە شەڕووی چین یان رووسیا بۆ ئەم شەڕە زۆر بە ئاسانیە چێت بەرەو شەڕێکی جیهانی ڕەنگە هەموو مرۆڤایەتی تێ بچێت ئەمە لە لایەکی تر ئەوان مساومەی سیاسیەکەن ینی دوور نییە مەسەلەن بۆ نمونە خەڵک دەڵێ ڕەنگە هەندێک بۆ چوونەکان ئەوەیە سووریا بەرامبەر بە ئۆکرانیا بێ ڕەنگە ئێران بەرامبەر بە تایوان بەیانی مساومەی پێ بکرێ ئەوان زلهێزی دنیان ئەوان ئێستاکە نظامێکی تا جەمسەری دوێ دروستە بێ ئابووری محڕکەکەیەتی نەک ینی ئایدۆلۆژیا لەسەر مۆزۆی ئایدە بۆیە هەرخۆی چین شەڕێکی ئابووری گەورەشیە شەڕێکی ئاوپوری گەورەشە بەردەوامبوونی ئەم جەنگە ینی زیانگەیاندە بە ئابووری زەبەلاحی شوک و چین بەڕاستی بێگومان جا ئەوەی بەڕێی من ئەوەی کە ئێستا ینی چۆن بڵین ناوچەی ئەم شەڕەیە ئەم شەڕە ڕاستە ینی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیلە لەگەڵ ئێرانە بەڵام سیرکە چەند دەوڵەتی تێوە گلاوە ینی لەواچێ نیمچە شەڕێکی جیهانی بێ لەمە گرنگتر ئێمەین ئێمە ئێستا لەبەری لوولەکەین لە نێوان دوو هێزی زۆر گەورەی کوردستان وەگەرێمی کوردستان ئەو تامە زەرمەندی گەورەشون بەڕاستی نوتمان ینی موشک باران و درۆن باران نەکرێت ینی زەرری پێگات ئەو تا ناوچە جیاوازەکان ڕاستە بە بیانووی بوونی هێزەکانی ئەمریکا لێرەوە تا چۆنەڵی هەموو سات و دقەیەک هێرشمان نەکرێتە سەر بەڵام هەرێمی کوردستان تا ئێستا توانیوێتی ئەو باڵانسە ڕابگرێت لە نێوان هەردوو بەرەکەی جەنگ بە خۆی پاراستووە ئەزانی ڕەنگە من پێم وایە هەرێمی کوردستان ئێمە خاوەن لە منزڵەکانیمان خاوەن ئیرادی خۆمان بتوانین ینی بڕیار بدەین ئایا لە بەرەی ئەمریکانی یا لە بەرەی ئێرانی بڕیاریشمان نەداوە نەماندا ئەزانی چۆن ئێستا ئەمڕۆ ئاژانسی بەرگری ئێران ئەمڕۆ بڵاوی کردوێتەوە نازان بزانیارەکە چۆن گەیشتۆ بە جەنابەتیاننا ئەڵێ ئەگەر لە هەرێمی کوردستانەوە هەر هێزێکی ئەوانەی ئەو ناوی ناوە جوداخوازیان بێتە ئێرانەوە ئێمە لە هەموو هەرێمی کوردستان دەدەین کارە سادە جاری پێشتو ئێمە لە بنکەی مەسەلەن ئەمریکیمان داوە لە هەندێک شوێنمان داوە بەڵام لە ئێستا بەدوەوە ئێمە لە هەموو هەرێمی کوردستان دەدەین لەم دۆقەیە ئێمە وەکو کورد بەڕای من لە وەکو کورد چی بکەین باشە ئایا ئێمە لە کاتێکا وەکوتم لە منزڵێکانی ناتوانین ئەوە بکەین لە دوویەکی ترەوە تۆ پرسێکی نەتەوەی تەیە ڕەنگە تا 100 ساڵی تر تا گەڵەبانی چاوماندێ ئێمە جارێتتر ئەو دۆخە نەبینیتەوە ینی تۆ ئەگەر ئێستا هەڵوێست تۆ ڕۆژهڵات ئەگەر ئێستا بیر لەوە نەکاتەوە کە مافی خۆی وەرگری ئەی کێمەکە ئەمە بەدی و دیوێکی تر تۆ ئێرانەکان کە گوشار لە سەرمنەکەی تا ئێستا پێشنیارێکی نییە بڵێ باشە وەرە کاکە با کێشەی کورچارە سەرکەین وەرەبار ڕۆژهڵات تا ئێستا ئامادە نیە کەمترین دان بە کەمترین مافی کورد بنێت لە ڕۆژهڵاتە ئەمە دۆخێ لە فەرەوانتر ئەگە تەماشای ئێران بکەین ئێمە کورد بەشێکی ئەو ململانەین تاین بەدەست خۆمان نییە لە ئیرادە بەڵام بە دوێکی ترە کاکەوە ئازەرەکان دێن ئازەرەکان دێنە ناو شەڕەکەەوە ئەوانیش ئامانجی خۆیان هەیە و تمۆحی نەتەوەییان هەیە ینی خەونی نەتەوەیان هەیە بلوشەکان بە هەموو شێوەیەوە پاکستان و لوشەکان بڵێن ئەمقییان لە پاکستان هەیە پاکستان و هاتۆتە شەڕەکەەوە بەم شێوەیە بە دیوێکی ترا و هاوپەیمانیە سووداسی یان شەشلایەنەی کە ئیسرائیل ئێستاکە لە جارێتر وا دروستێکاتەوە ینی شەڕەکە بەرەوە ئاچیتر کۆمەڵێک مەلەفی ئەبێ کلا بێتەوە کۆمەڵە لایانی کەشتەوە بگلێت تێشەگلێن ئەوە هیچ گومانی تیانێتێوەگلێن بەڵام لەم مەلەفانەیە دەرەنجامەکەی چییە بێ بەرەو کوێچێ ئیتر ئەمە ماوەتەوە سەر ئەوەی بزان ئاراسی ڕووداوەکان بەرەو کوێچێت وڵاتانی کەندا و زۆر ینی ئەمجاریان بە تایبەتی هەموو وڵاتانی کەندا و ینی بەتەواتی تێوەگلاون لە جەنگەکە لەگەڵەوەی کە ئەوان ینی پێشتریش بانگەوە زیێوان دەکردوەیان شاردبوو کە ئەوان بەشێگرین لە شەڕەکە بەڵام
ینی سەرڕایەوەی کە ئێران بنکە و ناوەندە سەربازەکانی ئەمریکای لەو ناوچانە بردومانگە کە چی بینیمان هەندێک ناوەندی وزەوە هەندێک هۆتێل و هەندێک شوێنی دیاریکراوی و وڵاتانی کەنداویشی کردا ئەمە وڵاتانی کەنداو لە دوای کۆتایەتنی ئەم جەنگە ئەگەر کۆتا بێت و ئەو نێوەنگیرانەگە سەر بگرێەوە لە دوای مانەوەی ئەم سیستمەی ئێستای ئێران ڕاستە بۆ نمونە ڕێبەری باڵا نەماوە لەوێ ژمارەیەک لەسەرکردە و فەرماندەی باڵای ئەو وڵاتە کوژراون ئێستا وەکو ترامپ و ئەمریکیەکان ئەڵێن کۆمەڵێک ینی سەرکردی سیاسی نوێ هاتوونەتە پێشەوە لە ئێران گەر بەم شێوازە بمێنێتەوە پەیوەندیەکانی وڵاتانی کەندا و بە چه ئاراسەیەگە ڕۆ لەگەڵ ئێران یاخود ئەتوانین بڵین دابڕانێک دروستە بێت لە نێوانیاندا یاخود نەخراوان بەردەوامە بن بە درێژایی مێژوو وڵاتانی کەندا و ئێرانیان بە هەڕەشە لەسەر خۆیان زانیوە لەبەرەوەی ئەمان سەر بە مەزەبی سونەن و هەموو کاتێ ئێران وەکو مەزەبی شیعایان وەکو لایەنێکی نەیاری خۆیان ئەمەیان ناسکۆت کردووە حتا هەندێک لە باسەکان باسییان لەوە دەکرد کە ڕەنگە گوشاری وڵاتانی کەندا هەبووە لەسەرەوەی کە ترامپ ئەم شەڕە دەست پێ بکە بەڵام من قەنەعەتم وایە ئەمەی کە ئێستا ڕوادابەی لە نێوان ئەمانە ئەم فراوانبوونی شەڕە دۆخەکە بەرەو ئاڵۆزبوونێکی زیاترە بە ئێران تووشی بە لەسەبوونێکە بە ئێران بگاتە ئەوەی کە بزانێت دەڕۆخێت ڕەنگە هەموو شتێ بکە ینی دێنە لە دوێنەوە باسلەوە کاڵێ من لەوانێ بدەم لە مەفاعلینەوەی ئیسرائیل بدا کە کارەساتە خوڵێنێ یان ئایا ئەمریکا دەست بۆ ئەو ئاباچێکی ترۆکو خۆیڵێ چەکمان هەیە زۆر لەوە بەهێزترە و لەوە بەێسترەکارە بە چەکات تۆمێکە بێ ئێرانەکانیش تا ئێستاکار باس لەوە کەناڵێن ئێمە چەکی زۆر بەهێزتر و بەهێنترمانەیە بەتوانەترمانێ ئەمەی کام ڕۆکاڵێ من لە هەموو هەرێمی کوردستانە دەم ئایا هەرێمی کوردستانە کاتە بەرەیەکی شەڕ ئەنی تۆ من قەنەعەتێکم وایە عێراق ئەتوانێت ئیرادەیە ئەتوانێت خۆی دوورگرێ لەم شەڕە نەچێتە شەڕەکە و ئەگەر ئیرادەی حکوومەتە بووە بە بەشێک و بە ساحی ململانێ و یەکلایکردنەوەی ئەم ڕکابی نێوان ئەم دوو هێزی ملیشیایی شیعی لە ئێرانە لە عێراقا لەوە ئەچێت دەسەڵاتیان لە حکوومەتەکە زیاتر بێ بۆیە یەچەڵێکیان بۆ حکوومەتە دروست کردووە کە ناتوانێت بێ لایەن بێ لێرەیە تێمەوەکو کورد کێشەمانەوەی لەگەڵ بەغدا شاکەوینە ناکۆکیەوە یان ئێمە لەگەڵ بەغدا یەک بۆ چونمان نییە ئەوان پشتگیری لە ئێرانەکەن بەڵام بەرژەوەندی ئێمە ئەوە نییە ئێمە ببینە بەشگەر ببینە سوتەمەنی ئێران لە کاتێکە ئێران ئامادە نییە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئێمە ڕێکەوە ینی تا ئێستاش کە بارودۆخەکە ئەوەن دەخراپە بۆ تەنها وشەیەک نەیوتۆ من مافی کورد ئامادەم دانیشم لەگەڵ تاناوەرن مافتان بنێ بەڵام پزیشکیان دوێنێ سوپاسی کوردی کرد سوپاسکردن حەلی کێشەکان ناکەوە پێم وابێر قەزەیەکی زۆر لەوە گەورەترە کە بە مجاملە کورد جارێتتر قەنەعات بکە ئەمەی کە ئێستا ڕوەدا کورد گەیشتوتە ئەو حاڵەتەی کەویسا و دۆخەی پێم وابێ ئەگەر ئەم هەلە لە دەست بدەین ڕەنگە بە ئاستانی ینی ئێرانێک لە ئامادە نەبێت کە ئەم کێشەی هەیە بارودۆخی لەم وەزعایەتە بەڵام ئامادە نیەدان بە تۆ بنەسبەی ڕۆژ ئەگەر دروست بێتەوە بچێتەوە سەر دۆخی خۆی چی حسابێک بۆ تۆکە ئەم شەڕە باجی زۆرە لەسەر کورد لە ڕووی ڕەنگە لە ڕووی قوربانیەوە لە ڕەنگە لە ڕووی خاک بەڵام هەلیشە باوەڕکە هیچ هەلێکی تر لە بەردەم کوردانی ڕۆژهڵاتان نییە ینی چاوەڕوانکەن بۆ ئەوەی کە دۆخەکە جارێکلاتر و ئێران دڵی بە کورد بسووتێ ئەمە نابێت بە ئامانجگرتنی ینی بنکە و بارەگاکانی حیزبەکانی ڕۆژهڵاتی کوردستان لە ناو خاچێرێمی کوردستان ئەوە تا ینی بەردەوامە ئەمەش خۆی ئاماژەیەکە و چۆڵی پەیامیشی ڕوونی کۆماری سامی ئێرانە کە ئەبێمانە بێدەنگ بنیانی هیچ جوڵەیەشیان نەبێت لەم دۆخەیە زانێ مەسلەی قسەی کوردیان پرسیینەتەوەی کورد پرسی ئەم کۆمەڵە حیزبە نیە ینی هەموو ملەتی کورد 10 میلیۆن کورد زیاتر لەوانێ بڵم بۆ نزیگەی 10 بۆ 14 میلیۆن کورد ئێستا بە دوورەکان و لە ئێرانە ئەمە هەمووی خەونینەتەوەی یانەیە کاکە خۆ ئەمە تەنای کێشەی ئەم چوار حیزبە نییە کە حیزبی وانێ ڕەنگە ئێستاکە ئەوەندە بچووک بوون 50 کەسیش من لەوەیە ئەمە بەڵام ئەمە ئەوان ئێستاکە بوونەتە قسەکەری ئەو ملەتە بوونەتە ئەوەی نوێنەرایەتی ئەو ملەتاکەن لە داوایەکە ئەگەر ئێران پێی وابێ ئەمانەی کە سەرکورد کردیان چۆن سەرغی لێدا قەزەی قەومێکا کوژە ئەمە هەڵەیە زۆر باشە بە بێنە سەر وڵاتانی نێوەندگیر کە لە ئێستادایانەوێ ئەم جەنگی نێوان ئەمریکا و ئیسرائیل ئێران بۆستێنن پێشتریانی ئێمە ئەمومانە زانین ڕۆڵی
وڵاتی عمان لە نێوەنگیری نێوان ئێران و ئەمریکادا ڕۆڵەشی باش و توانی تا ڕادەیەک دوو دانیشتنی نێوان هەردوو وەفدەکان ڕێک بخاوە هەر لە سەرای جەنگەکەشەوە ینی عمان نەیشاردەوە کە ئەوان هەوڵی نێوەنگیریە دەن و ئەیانەوێ ینی ئەم جەنگە بە کۆتا بێ یەکێکی دیکە لە نێوەنگیرەکان چینە چینی چەند جارێک ینی هەوڵی ئەوەی داوە چکە تەنانەت دوێنێ ژووتی ئێمە نێوەندگیرە نێرین و دەیانەوێت ئەوانیش بەمان شەوە جەنگەکە بۆستێنن بەدەر لەمانەی کە لەم دووڵاتی کە ئاماژەم پێدا هیچ وڵاتیشکە توانین نێوەندگیری بێ بۆ ئەم جەنگەوە کۆتایی پێبێنێت یاخود چیکە هەیە کە بتوانێت وەسییت بێ ئێستا تورکەکانیش باسی لەواکەنە یانەوێت نێوەندگیر بن ڕەنگە هەندێک وڵاتی ئەوروپی هەیە گەر هەلی بۆ بڕەخسێ ڕێگای بدەن نێوەندگیری بێ بەڵام کێشەکە لە نێوەندگیریەکەیانەیە کێشەکە لە پێکدادانی دوو ئەجندەی زۆر دیش بە یەکە ینی نێوەندگیری لە نێوان دوو ئەجندەی کە تەواو پێچەوانەی یەکتری بن ناکرێ تۆ ئەگەر کێشەکە مەسەلەن بۆ نمونە لەسەر ئابووری بێ لەسەر دورگەیەک بێ لەسەر شتێک بێ ئەتوانی نێوەندگیری بکەێت توان ڕێ بەڵام ئەمە نێوەندگیری لەگەن ئەجندەیەک ئەڵێ ئەبێ ئەم نیزامە نەمێنێ بڕوخێ ئەم وەدێلە نەمێنێ ئەجندەیەک شڵێ بێ بمێنم یعنی ئەمە نێوەندگیری تا بە قەنعاتی بن سەرکەوتو نابێ ئللا ئەوەیە کە ئەم فەرمانڕەوە ئەم حکوومەتەی ئێران ڕازی بێ بە تەسلیم بوون ئەو کاتە نێوەندگیری دەورە بینێ تا ئێستا هیچ هینێک نییە ینی هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی ئەوان بیانەوێ وەکو جەنابەت ئێستا لە بەرنمەکە باست کرد بۆ چوونەکانیان بۆ نییە بێن تەسلیم بن ینی تەنانەت ئەوان ئەڵێن لەگەڵ ڕاگررتنی شەڕیشانین ینی ڕەنگە پیانی شوا بێ ئەمریکا توانای بەردەوامبوونی نییە لە شەڕ بەبوونەی ئەو قەیرانە ئابووری کە دنیای گرێتەوە ڕەنگە ئەوان کێشەی ئەویان هەبێ بڵێن یان بڵێن ڕوئای ئەویانە بێ بڵێن ئەمریکەکان ئەگەر ئەم شەڕە درێژە بخیانێ وەک ئۆکرانیان ناچارە بن تەسلیم بن ئەمەش ترامپ وابزانام ئەم شەو جوابی دایەوەڵێ ئێمە خاوەن گەورەترین ئابووری جیهانین ئێمە ئەو گرەوە لەسەر ئێمە مەکەن لەبەرەوەی ئەوە شەکستێنێ ئەمریکا نەشی شاردەوە ئەڵێمە جارێ هیچمان بەکار نێنەوە ینی بەڕاستی لە بەرام بەرێرانی ترایە لە ڕۆژانی داهات و نازانین جەنگەکە بەرەو فراوانترە چێ بووی کە گوشارەکان لەسەر ئێران زیاتر بکەن ڕازی بێ بۆی کە کۆڵ بداوە خۆی بەدەستەوە بدا وەکو داوایەکەن سوپای پازاران چەک دابنێ و تەرەسانەی ئەتۆمی ینی کۆتایی پێبێنرێت واروەها ئەو جبەخانە موشکێشی بامان شێ و کۆتایی پێبێنێت چەنە خۆی سە بەرەو کزی ڕۆشتووە وانە ساڕۆخی بەڵامەوە تا کۆمەڵە ساڕۆخی تازیشی تاقی کردوەوە کە ئەمانە وەکو جەنابیش ئاماژەت پێدا پێچێ پێشووتر هاوکاری کرابێت لەلایەن چین و رووسیا بە دیاریکراش باسی کۆرەی باکووری ژەکرێک کاکمەتەسە زانی بەدیوێکی ترا تۆ ئەگەر بێت و ئێران لەگەڵ ئەمریکا ڕێکەوێ بە واتای ینی کشانی ئەمریکا بۆ سەر سنووری رووسیا و سین یعنی بۆ ڕەنگە ئەو کاتە ئەوانیش قوبڵیان نەوێ ئەوانیش کێشەیەکی تر دروستکەن من قەنەعەتمەیە ینی ڕەنگە دوور نییە لە کاتی شەڕە ئازەرەکان هەوڵ بدەن ناوچی خۆیان ڕزگارکەن بلوشەکان هەوڵ بدەن دوور نییە رووسیا هەڵنەدا دەریای خەزەر بگرێت و چۆن لە ئۆکرانیا قرمی کردیان ئەمە مامووی واردە کەین بێ ئەگەر بێت و ئێران لەگەڵ ئەمریکا شاڕێکەوێ ڕەنگە اینجا ئەوان بە شێوەیەکی تر دەمی ئەو جوداخوازیانیان دامی ئەوانە بدەن کە کێشە لە ناو ئێرانە دروست بێت یان شەڕەکە بڵێن جەبهەیەکی تر بکاتەوە بەڵێ دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێز کاک مۆحتەسەب نەجمەدین چاودێری سیاسی کە لەم ڕووماڵی کورسانی و زەگەڵ مام زۆر سپاس دەکەم خێر بێ دووبارە